لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بازاری ئامێرە فێنکەرەوەکانیش خواستێکی زۆری لەسرە و دەتوانم بڵێم بازارێکی گەرمی هەیە. بەشێکی زۆر لە ئامێرە فێنکەرەوەکان نمایشکراون لەلایەن بازرگان و دوکاندارەکانەوە. هەر یەکەیان بە شانوباڵی کاڵای خۆی هەڵدەدات و بەشێکی زۆریشیان هاوردەکراوی وڵاتانی دراوسێ و ناوچەکەن. بەڵام ئەوەی گرنگە و بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان و لە تەمەنی کابینەی نۆیەمدا کارگەی ئامێرە فێنکەرەوەکان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت دروست کراوە بە کوالێتێکی بەرز کە ئێستا دەتوانێت کێبڕکێ لەگەڵ ئامێرە فێنکەرەوە هاوردەکاندا بکە. لەگەڵم بن با سەردانی ئەو کارگا ناوخۆیە بکەین لە هەولێری پایتەخت. ئێستا هاتوینەتە ناو ئەو کارگەی کە ئاماژەم پێکرد بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کارگەی بەرهەمێنانی ئامێری فێنکەرەوە لە هەولێری پایتەخت بە توانای ڕۆژانەی 500 ئامێری فێنکەرەوە واتە ئاموبەریدا بە 10 جۆری جیاواز کە مانگانە دەکاتە 15,000 ئامێری فێنکەرەوە هەناردەی بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق و بەشێک لە وڵاتانی دراوسێ و ڕۆژئاوا واتە ئەوروپا دەکات. ئاوەدانێکی دیکەیە لە وڵاتدا و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نۆیەمدا ئەم کارگە ناوازەیە دەستی بەکارەکانی کردووە. هەر ئەوەش نییە، لەم کارگێدا 120 کارمەندی ناوخۆیی سەرپەرشتی و ڕێکار و بەڕێوەبردنی کارەکان ئەنجام دەدەن. لەگەڵم بن لە دەستپێکی دروستکردنی ئامێرێکی فێنکەرەوە تا هەناردەکردنی بۆ بازارەکان لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. لێرەوە هەنگاو بە هەنگاو باسی دروستکردنی ئامێری فێنکەرەوە دەکەین لەم کارگێدا کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بۆ یەکەمین جارە بەم شێوازە ئامێری فێنکەرەوە دروست دەکرێت. لە دەستێکی ئەم بەرنامێشە دەمەوێت لەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێوەبەری کارگێڕی ئەم کارگەیە چۆن شێوازی دروستکردنی ئامێرێکی فێنکەرەوە بە هەموو قۆناغەکانیەوە چۆنە مەیدانی لەگەڵی دەست پێ بکەم. کاگنیازە کاگنیا سلااوت لێبێ ئەم کاتەوە باش لەخواڵ چۆنە زۆر سپاس. دەمەوێت لە سەرەتا لەوە لە جەنابتان دەست پێ بکەم هەر بەرهەمێک لە کارگێک کە بەرهەم دەهێنێت کەرەستەقامەکەی سەرەکی ترینە ینی کوالێتەکەی چۆنە مادەم ئامێری فێنکەرەوەیە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت ئەم ئامێرە فێنکەرەوە بەرهەم دێم دەمێ بزانم کەرەستەقامەکەی چیە و کوالێتەکەی چۆنە. موادەکانمان موادی سعودین خامەکەی پێم خۆشە مەیدانی ئامێرەکان و پارچەی یەدەکەکانتان پێشان بدەین. ئەم بەشیان چییە؟ لەم قۆناغە لێرە سەرەکەی دروست دەکرێت ئەمە سەری مبارەت دەکەێت بەڵێ زۆریش گەرمەوە تازە لە فڕن دەرهاتووە. لێرانە قۆناغی دروستکردنی سەرەکەیتی سەری مبەری دەکەێت مەبەستت بە کوالێتێکی باش و بە ئامێرێکی پێشکەوت و بەڵێ باشە هەمووی بە ئامێر پارچەکان دروست دەکرێت. پێم خۆشە مەیدانی لەگەڵ نابێت دەسەرەوەوانە خاڵ لێرانە قسەی لەسەر بکات. ئەوە بەشی سەری مۆبەری دەکە بوو. بەڵێ ئەم ئامێرەیان چییە؟ ئیشی ئەمەیان چییە؟ چۆن کار دەکات لەسەر ئەوانە؟ ئەم ئامێرەیان دروستکردنی بنی فێنکەرەوەکەیە مبارەتەکە لێرەوە سەیری بکەین. ئەمە بنەکەیەتی بە کوالێتێکی زۆر بەرز موادی UV بەکاردێ کە ئەمەوا دەکات دژە عەرارە ینی کاریگەری عەرارە کاری تێ نەکات. بەرگەی گەرما و سەرما بە باشی دەگرێت. عەدەدی ڕۆژانەتان چەندە؟ یانی چەند ئامێری فێنکەرەوە دەتواننەوە بکەن؟ ڕۆژانە 500 زۆرە مبەڕیدە بەرهەم دەهێنێ کە مانگانە نزیکەی 15,000 مبەڕدە ئێمە بەرهەم دەهێنین. خۆشحاڵیەوە توانیمانە بەرهەمی ناوخۆ پڕ بکەینەوە. هەروەها بۆ بەشەکانی خواروی عێراقیش بینێرین و هەروەها توانیمانە بۆ وڵاتی سووریاش بینێرین. بۆ وڵاتانی تریستانە نردووە بۆ ئەوروپا بازێ وڵات نردومانە لەوانە ئیسپانیا ئەڵمانیا بۆ نردومانە. چۆن بووە؟ باشە ئەزمونێکی نوێ زۆر لە کافتریاکان بەکاری دێنن ئەو داخیلەکەی زۆر ڕایان لێدووە. بەشەکانی تر چین کاک نیاز؟ ئەوی بەشەکانی تر لێرە قەمبورەکەی دروست دەکرێت ینی ڕۆڵ سەرەکەی هەیکەلەکەی مبەڕدەی پێی دەڵێن ڕۆڵە لێرانە. بەڵێ ئەگە مەیدانی لێرە سەیری بکەین ئەمە ڕۆڵەکەیەتی لێرە بە باشترین کوالێت دروستی دەکەین.
هانی ئەگەر تەماشا بکەیت تەواوی پارچەیەدەگەکانیشی ناو ئامێرە فێنکەرەوەکە هەمووی لێرە دروست دەکرێت. هەنی ئەگەر هەر کەسێ لە نزیکەوە نەیبینێ بڕوان ناکە ئەم بەرهەمە یا ئەم کەرەستانە لە ناوخۆ و لە ناو کارگێکی ناوخۆیدا دروست دەکرێت. کاک نیاز بەشەکانی تر چی بوو؟ بەشەکانی تر بە سەیرکەین. بەڕاستی مش دەمەوێت لێرەوە ئەو شتە بڵێم کە جێگەی دەستخۆشی ئێمە توانیمانە لێرە لە هەرێمی کوردستان کارگەیەکی وها دابمەزرێنین. پێشتر تازیرەکانمان دەچوونە وڵاتی ئێران ئەو مەوەڕگەیان دەهینە، بەڵام ئێستا جێگای دڵخۆشی کە لێرە لە هەولێری پایتەخت توانیمانە ئەم کارگەیە لێرە دابمەزێن و هەموو بەرهەمەکان و هەموو مۆدیلەکان لێرە دروست بکەین. ئەو کاریگەری و ئاسانکاریانەی حکومەت دەوری هەبوو کە ئێوە کارگەیەکی لەو شێوەیە بۆ یەکەمی جار لە هەرێمی کوردستان دامەزرێن؟ بەڵێ بە دڵنیاییەوە لێرەوە دەستخۆشی لە کابینەی نوێم دەکەین کە هەلێکی زۆر باشی ڕەخساندووە و دەستەی وەبەرهێنان بەڕاستی شەونەخۆنی زۆری کردووە بۆ پیشەسازان. ئەمە لێرەوە دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین هەولێریشمان چی کەمتر نەبێت لە وڵاتانی تر. هەموو شتێکی خۆمان بەرهەم بهێنین. ئەمەش یەکێکە لە پارچەکانی تر پێم وابێت. ئەمە هەیکەلەکەیەتی دینگەی پێ دەڵێن و ئەمە هەموو حەفری هەیە، ئەمە پێی دەڵێن حەفر بۆ قووەتی دینگەکان. موادی ئەوەلێکشی هینێکی هەیە ینی زۆر بە قووەتە. بەڵێ زۆر بە قووەتە، ینی با قووەتی وەزنێکی زۆر بۆ کەوتنە خوارەوە بەدڵنیاییەوە هیچ کێشەی نابێت چکە ئەمە هەمووی حەفرە، هەمووی حەفرە دروست. بەڕێزان لە سەرەتای بەرنامەکەیە پێتان وتین ئێمە خامێکی زۆر باش بەکاردێنین بۆ هەموو پارچەکانی ئەم ئامێرە فێنکەرەوەی هەر هەمان خام بەکاردێنن. بەڵێ هەموو پارچە و هەموو بەشەکانی هەمان خام بەکاردێنین. ئێستا بۆ نمونە ئەمە قاعیدەی بنیتی بە کەیف خۆیتی پێسکە بنی مۆڤەڕێدەکەیە فێنکەرەوەکەیە کوالێتی زۆر بەسە بە کەیفی خۆشت دەتوانی تەحکوم بە مۆڤەڕێدەکە بکەیت بەرزی و نزمی. بەڵێ ئێرە وەکو کۆگایە گوایە پارچەیەدەکەکانی ئامێرە فێنکەرەوەکانی تێدا دەتوانین بڵێن چۆن لەی ژمارێکی زۆر دەبینم. ئەمەتان بۆچی لێرە داناوە؟ لێرە لەم بەشە بەشی موادی سەرەتاییە کە موادی احتیادیە هەموو بابەتێکی پارچەکانی فێنکەرەوە لێرە بەردەستە ئەوەی کە دەیبینی وەکو یەدێک. بەڵێ هاوڵاتیانی خۆمان چۆنن، یانی و هۆشیاریە هەیە ئێستا کە بەرهەمێکی ناوخۆیی ئامێریی ناوخۆیی دەبینن سەپۆرتی دەکەن دەیکردن دەمەوێت باز لەوەش لەگەڵ جەنابتان بکەم. بەڵێ ڕاستیەکەی هاوڵاتیانی خۆمان ئێستا گرنگی بە بەرهەمی ناوخۆ دەدەن، ئەوە جێگای دڵخۆشیە بەڕاستی کە دەیبینی و کوالێتی بەرهەمی ناوخۆ بەڕاستی کاک دیار ینی بگرە سەبقات باشترە لەوانی کە ئێمە دەیهێنی لە دەرەوە. بۆ نمونە ئێستا ئەو کوالێتی ئێمە دروستی دەکەین زۆر لە وڵاتانی دەوروبەرمان باشترە، ینی کوالێتەکەی زۆر باش دروست دەکرێت و پارچەی دەرجی هەموو بەشەکانی هەموو پارچەیەکی هەیە. ئەوە شوەی کردووە کە زیاتر کڕیارەکانمان هاوڵاتیانی خۆشەوی زیاتر دڵنیا ببنەوە و فێنکەرەوەی خۆمانە بەکاربێن. ینی هاوڵاتیان پاڵپشتێکی باشتانەکە. بەڵێ بە دڵنیایی و هاوڵاتیانی خۆمان زۆر ئێستا گرنگی بە بەرهەمی ناوخۆ دەدەن. باشە ئێستا لە وەرزێکی گەرماین تێونەتێ ئامێری فێنکەرەوە خواستێکی زۆری لەسەرە. دەمزانم شێوازی کارکردنتان چۆنە، کاتی ئیشکردنتان زیاد کردووە؟ بەڵێ خۆی لێرە ئێستا فەسڵەکە فەسڵی هاوینە مەوسیمە، لێرە 3 شەفت ئیش دەکا، ینی بەیانان و نیۆڕانان و هەتا شەوانی ژەمە ئیش دەکەین. یعنی 3 شەفت ئێوە کار دەکەن؟ بەڵێ چەند کارمەندیشتان بۆ دەکات؟ کاتی مەوسیم ئێستا کە هاوینە ئێمە توانیمان هەلی کار بۆ زیاتر لە 120 کارمەندی ناوخۆ بڕەخسێنی و هەروەها ئێمە لە کاتی مەوسیم زیاتریش دەکەین، ینی ئەمە کە وەختی هاوینە نزیکەی هەتا 200 کارمەندی ناوخۆشمان هەیە، ینی ئێستا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە سەرپەرشتیارە ئەندازیارە کارمەندە زۆربیان کوردنەوەی لەم کارگەیشتەکە؟ بەڵێ 185 کوردن ئەوانی کە لێرە کار دەکەن. ئەوە جێگای دڵخۆشی کە توانیمانە هەلی کار بۆ گەنجی خۆمان بڕەخسێن. کاک سەوارەت بەم قۆناغا ینی ئەم پرۆسەیان چییە؟ لێرە چی دروست دەکەن؟ بەڵێ لەم قۆناغەدا دروستکردنی پاتەکانە دەرکەکان لێرانەدا بە هەموو قیاسی زۆرە مۆڤەڕێدەکان لێرە پاتەکان دروست دەکەین. پاتەکانیش 130 تەبەقەیە،
ئەگەر لێرە سەیری بکەی فەرقی هەیە لەگەڵ ئەوانی ترکە کە بەس لە پوشە لە ناو بازار خەڵک پێی دەڵێ 10 سانتیم 10 سانتیمە پانیەکەی وە دەکات تۆز و پۆڵ لێ ناگەڕێ بێتە ژوورەوە و هەروەها هەوای مواردەکەی زۆر فێنکتر دەکات ینی زۆر ئەوەکانی لە ناو یەکە 150 طبقەیە لە چی دروست دەکرێەوە ئەمە لە قاقەز دروست دەکرێ ڕۆڵەیە خۆتان دروستی دەکەن لە دەرەوە دێ ئەمە هەل بە خۆمان لێرە دروستی دەکەین هەندێک جار کە و ئامێرە فێنکەرەوەنە بە تایبەتی موبەریدا یەکەم جایش پێکی بۆنێکی لێدێ ئەمە بۆنی هەیە یا شتێکی ئەمە بۆنی نییە ئەمە بێ بۆنە ئەوانی پێشتر بۆنیان دەهات بەس ئەمە بێ بۆنە ئەنێ جێگای دڵخۆشێک کە ئەمە لێرە دروستی دەکەین و سکۆتینەکەی زۆر ئاسلیە ینی بە کوالیتی زۆر باش دروست دەکرێت ئەمەرگەی چەند دەگرێنی هەر یەک هاوین دەتوانین بەکاری 5 ساڵ زمانیان دەدەنێ 5 ساڵ زمانی هەیە بەڵێ کوالیتی زۆر بەرزامە نیاز بە پێی جم و جۆڵەکان بێ لێرە پێم وابێ بەشی بەستنی هەیکەلی ئامێرە فێنەکەرەکەەوە تا موبەری دەکرێت دەمێ بزانم لێرە چی دەکرێت چۆن کاری لەسەر دەکرێت بەڵێ کاک دیاژان لێرە هەیکەلەی موبەڕدەی دەبەستێ هەیکەلەی موبەڕدەی پێک دێ لە ماتۆر و خەریتە و واتر پەمپەکەی لێرە زۆر بەوردی ئیشی لەسەر دەکرێت لەم قۆناغەدا دەڕوە و سەیری بکەی لێرانە ماتۆر و خەریتەکەی بەستراوە و هەروەها ئێمە تێستی هیچ موبەڕدەیەک تێپەڕ نابێ بەبێ تێست ئەی لێرەش تێستی دەکات بەڵێ هەموو موبەڕدەیەک تێست خۆی دەکرێت بزانینە موبەڕێ تەواوە لە ڕووی ماتۆر لە ڕووی خەریتە تێست دەکرێت ئەو جا دەڕوا بۆ مەرحەلەی تەندور باشە دەبینم لێرە ژمارەیەکی زۆر لە کارمەندەکانیش دەکەن ئەمانە ڕاهێنانیان پێ کراوە بەڵێ کارمەندەکانمان هەمووی ئەزمموی زۆر باشیان هەیە لە بەستنی موبەڕدا و ڕاهێنانی باشیان پێکراوە و هەروەها بە خۆت دەبینی هەمووی بە خۆشحاڵی و کرێکاری خۆمانە بێ لە دوایان قۆناغی پاکێجین و ئامادەکردنێتی بۆ بازارەکە لەگەڵ جەنابیشتا ئەو بابەتیان ببینی فەرموو کاگنیازەوەی کە تایبەت بە ئامێری فێنکەرەوەی لە بازارەکان زیاتر دەیبینی ڕەنگی موبەریدەکان سپیە دەمێ دەم پرسیارش بکەمیانی چۆن ڕەنگی تر ئەگەر کڕیارێک بازرگانێک بێ بە ڕەنگی سوور زەر بکرێ ئێوە دەتوان ئەمە دروست بکەن بەڵێ کارگەکەمان دەتوانێت هەموو ڕەنگە جۆرە موبەڕدەیەک دروست بکە بەڵام ڕەنگی سپی خۆ دەزانین ڕەنگی سەرەکیە کڕیارەکانمان تەڵەبی زیاتر سپی دەکەن دەتوانین بە ڕەنگی تریش دروست بکەین بۆ نمونە تۆ ڕەنگی قاوەی دەوێت ڕەشت دەوێت هەر ڕەنگێک تۆ دڵخواز بێ دەتوانین دروستی بکەین بەڵام ڕەنگی سپی ڕەنگی سەرەکیە لایەنی پاکێجین ئێستا چۆن لەم ئامێرە فێنکەرەوانە ئامادەن بۆ بازارکردن چۆن ئەم ئامێری لە بەردەمی ئێمە چۆنە کارەکەی چییە؟ بەڵێ لەم قۆناغەدا قۆناغی کۆتاییە ئەم فێنکەرەوە دەچێتە ناو فڕن و کە دەبینی لە سەرەوە و لە بنەوە تەخلیف کراوە بە فلێنە بۆ هەر حاڵەتێکی کە شکان و شت بێ لێرە قۆناغی کۆتایی دەستێ ناو فڕن و ئامادە دەبێت بۆ کڕیارە خۆشەویستەکانمان وردی لە شێوازی کارکردن و لە کاتی دروستکردنی ئامێری فێنکەرەوە دڵنیایی تەواو دەدرێت بە کڕیار بە جۆرێک لە ڕووی تەکنیکی و ئەو پێداویستیانەی بۆی بەکار دەهێنرێت. کاگامەر لایەنی تەکنیکیش لایەنیشی گرنگە من دەمەوێت ئێستا لەگەڵ جەنابتا لەسەر و مێزە کۆمەڵی بابەتێ پێم پاشە وردەکاری لایەنە تەکنیکەکەشمان بۆ باس بکەیت. بە خۆشحاڵیەوە ئێستا بووینە جێی متمانەی خەڵک ئەوەش بە هۆکاری چیە بە هۆکاری ئەوەی ڕۆژ بە ڕۆژ ئەمە هەوڵ دەدەین شتی نوێ و شتی تازە بینینە ناو هەرێمی کوردستان و بەرهەمە ناوخۆیەکانمان باشتر بکەین لێرەدا ئەمە خەریتەی موبەریدەکەمان دژە ئاوە لە بەمادەکی دژە جەلاتین داپۆشراوە ئەگەر ئاویشی پێ بکەوە هیچی لێ نایەتن ئەوەیان شتێکی زۆر مهمە کە لە موبەردە و مارکەکانی دیکە بوونی نییە کارەبای ناچێتە سەر کارەبای ناچێتە سەر تێک ناچی دژە ئاوە بە هەموو شێوەیەک هیچ بەیت شێوەیەک ئاو تەسیری لێ ناکاتن هەروەها لێرانە مانتۆرمان هەیە مانتۆڕەکەمان نوحاسە زائیدەن ئینڤێرتەرە و بە کەمترین کارە باسەرف دەکاتن زۆر گرنگە ئەو نقطەیە زۆر گرنگە لێرانە کە لەبەرەوە ئێستا بە خۆمان باش دەزانین کارەبا بوتە 24 سعات خەڵکێکی زۆر ترسی لە کارەبا هەیە لەو ڕوەوە
مواصفاتێکی زۆر باشی هەیە کەوا ئینڤێرتەرە کەمترین کارەبا سرف دەکاتن. هەروەها مواصفاتێکی تری هەیە کەوا خاوەنی ماتۆرێکی لەو جۆرەیە کەوا خۆی خاوێن دەکاتەوە. پێویست ناکا بچی خاوێنی بکەیەوە ماتۆرەکە دەرگاکان لێ بکەوە خۆی ئاوەکەش خاوێن دەکات ئاوەکەش خاوێن دەکاتەوە خۆی بەتاڵەکە خۆی خاوێن دەکاتەوە. خاوەنی دەبڵ واتر پمپە باشە کەوا وا دەکاتن و بەردەکە باەکی زۆر سارتر زۆر فێنکتر بە خۆمان باش دەزانین کەوا هاوینێکی زۆر گەرممان لە پێشە دەبڵ واتر پمپ وا دەکاتن هەواکی زۆر سارد و فێنکمان پێ ببەخشیتن بە کارەبایەکی کەم بە باشترین مواصفات سوودی لێ ببینین. ئەمەیان ئەمە سمارتە هەروەها شاشەیەکی سمارتمان هەیە لێرانە دەتوانین بە موبایل ڕەبتی بکەین پێشەوەی بگەینە ماڵەکانمان دەتوانین لە دوورەوە کۆنتترۆلی بکەین و ماڵەکەمان فێنک ببێتەوە پێشەوەی بگەینەوە ماڵەوە دەتوانین لە ڕێگا ئەو ڕیمۆنتە پێشکەوتۆ و زیرەکە کۆنتترۆلی بکەین هەروەها ئەو ڕیمۆنتە و هەروەها لە ڕێگای موبایلیشەوە کۆنتترۆلی بکەین. ئێستا بەشێک لە کارگەکانی هەرێمی کوردستان خۆیان لەگەڵ ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایە گونجاندووە. بەنمونە لەم کارگەیە باز لە تەواوی ئەو پێشکەوتن و خزمەتگوزاریانە دەکەین کە پێشکەشی کڕیارەکانی دەکەن. فێنەکەرەوەی ئێوە کارگەکەی خۆتان دەیخەنە بازارەوە خزمەتگوزاری دوای فرۆشتن چییە؟ ئێوە چی دەکەن بۆ هاوڵاتیان بۆ نونە پارچەی کێشکێ چی بۆ دەکەن؟ هەرمە وەردێکەکەەوە عاتڵە هەبێتن ئەگەر هاتوو ئێمە زەمانەتی کارەبا 2 ساڵ دەدەین بۆ 5 ساڵیش پلاستیک بە خۆشحاڵی ئێمە یەکەم کارگەینێکەوە دەتوانین بە زووترین کات بەس پەیوەندیمان پێ بکاتن دەتوانین بچینە ناو ماڵی بۆ چاپ بکەینەوە. واتە ئێوە خزمەتگوزاری گەڕۆکتانی وەکو تیم باڵشیان بۆ دەکەن. پارچەیە دەکمان هەیە دەچینێ وێندەر بۆیان چا دەکەینەوە هەر پارچەیەکەوە کێشەی چێ بکەن ئاپلەکەی بۆی دەگۆڕێن. نای پێویست ناکات هاوڵاتەکە بێتە کارگەکان هیچ پێویست ناکات بە زووترین کات لە بۆیان چا دەکەین. بابزانم چەند جۆر ئامێنی پێرکەرەوە بەکاردێن؟ ئێمە بە خۆشحاڵیەوە 10 جۆر فێنکەرەوەمان هەیە فێنکەرەوەی بۆ ژوورۆمان هەیە کارەبایەت و شەحنیشمان هەیە کە بەرگەی 10 سەعات کارەبا دەگرێتن بەبێ کارەبا بەڵێ و فێنکەرەوەی جۆری دکتمان هەیە لە 3.5 4.5 5.5 6.5. هەڵمەتی نیشتیمانی و پاڵپشتی بەرهەمی کارگەکان لە هەرێمی کوردستان کاریگەری تەواوی هەیە لەسەر فرۆشتنی زیاتری بەرهەمی ناوخۆیی. هاوڵاتیان خۆیان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتی و نرخەوە زۆر باشترە لە بەرهەمی دەرەکی. وڵای جێی خۆشحالیەکەوە ئەمەش وەکو هەموو وڵاتان بەرهەمی خۆمان هەیە ئەویش ئەلجەم و بەڕیدەیە هیوادارم لە هەموو بوارەکان بەرهەمی خۆماڵی هەبی. بەڕاستی ئەو بەرهەمە بەرهەمێکی زۆر باشە و بەڕدەیە 2 ساڵە لە ماڵی خۆم بەکاردێنم ئێستاش هاتیمەوە 2 دانەی تر بکڕم هەموو بازارش گەڕام وتمنەوە کشتی باشتر نوێتر هەبی ئەویش هەر ئەوەی خۆم لە هەر هەمووی باشترە. ئەوەشی باشە کە هەموو ئەداواتەکانی لە هەر لێرە دروست دەکرێت و لێرە هەیە یعنی پارچەکانی پارچە یەدەک لە هەموو بوارەکان لە ماتۆڕە لە واتر پمپە لە هەموو شتەکان شتی بیلادی خۆی هەیە. والله هەتا بەرهەمی ناوە خۆمان هەبیتن پێویستمان بەرهەمی دەرەوە نییە کوالێتەکەی باشە و بە تایبەتی ئەو فێنکەرەوەە من 2 سارە کڕیتم ئەو سارەکەش تەجروبەم لەسەر بوو لە هەموو خزمەخانی خۆم کڕیە وڵا خۆمان باشە تەبعاً لە هاور دەکەی پارچەی دەگمان هەیە بە هەموو نوعاچی ینی هیچ ئەشکالی نییە تەجروبەشمان لەسەیە کە باشترە. بوژانەوەی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان بە تەواوی هەستپێکراوە بە تایبەتی لە تەمەنی کابینەی نۆیەم کە بە هەموو شێوازێک ئاسانکاری و پاڵپشتی بۆ ئەو کەرتا کراوە. دەیان نمونەی وەک ئەم کارگەی دروستکردنی ئامێری فێنکەرەوەیە گەواهیدەری ئەم ڕاستیەن.